ئێستا گەنجێک هات بۆ لای من جنێوێکی پێدام بەڵێ کاردانەوەی من چۆن بێ باشە بەڕای ئێوە یعنی طبعا هادی و لەسەر خۆی باشترە هادە بم لەسەر بەێ بەس ئێستا خۆ دەزانی خەرچی ئێستا کووە شکاورێ وتنەوەی دەکەتە بەرێ دەکوژی کابرا لەسەر فولای دەشی دێتە خوارە یەکەچی دەکوژی لەسەر شکان ئەوە تەواوە زۆر غەڵەتە بۆ غەڵەتە لەو عاڵەتەی ئینسان کە عصبی دەبی نازانی هەر شتش لە بەدەستی بی ئەوجا مەسەرەن دەمانچەبی چەکبی مشکلە عسەبیە لە وەزئی خۆی لە جێش دێت دەرێ عسەبیە لەگەر یەکەکی دەکەتە ڕکا تووشی مشکلەی دەبی عسابی فولە لە جێ کە دێت دەریاوزە تووشی مشکلی دەبی لەگە توبی لەگە من بی هەم عسابی فولە لە جێیت کە ئەزم لەسەر مشکلە شتیوارە هەن زۆرە بە سڵحی عشایری عشایریش دەفەردە ئەگەر تۆ بی چیەکەی وەڵام مش هەر ڕابۆچنی وانم پێکرێ هادیبی لەسەر خۆبی لەو کاتانەیە هادێبی لەسەر خۆبی خۆت عسەبی نەکەی لەو عاڵەتانە باشە تۆ شتیوات بەسەر هاتووە بەخوای بووە بەس یعنی هەتا پێت بکرێت ڕق و قینە نایخە سەر دونسای خۆت باشە تۆ وەکو گەنجێک ئامۆژگاری چیە بۆ ئەو گەنجانەی کە لە کاتی تووڕەبوونا دۆشا و تێکەڵەکەن وەڵا هادێبی باشە چلۆکاری خراپ نەبێت دەماچە هەر نەگری چاق و ئەو شتانە هەر نەگریگە لەگەلە باشە چووکە کاتێ بەشەر عسەبی دەبی دەوە شوێنی بەخوای ئەجە چاقۆبی دەماچەبی دەتەقێنی یعنی بۆگەڵێ حەزەری خۆی وەرگێ ئارێ وەڵا بالفعل قومەکی بڕێک ئەوەی عسەبی گەرمین هەشتێک دەبی یەکسە پردەینەشە لە من دەستمان ئێ باشە ئێمە بەچی خۆمان ساردکەینەوە وڵا بەچی خۆمان سارکەینەوە وچ پێم گوتی مشکلە و شتوارە زۆرە لە مابینی خۆی لە مارێ عایلی لە ئیشێ کابر هەن عسەبیە دەستا هەر جێیەکی هیچ سەشی لەگە ناکری تێدەگەی پەروەردەش دەکرێتەوە سەر ئەو عاڵەتەی جوان خێزانی لە منداڵیەوە بگەمە ئەم خاڵە بەڵێ یعنی هەست ناکەن ئێوە پەروەردەی خێزان پەروەردەی سەقەتە لە منداریەوە بە توند و تیژی و بە لێدان و ئەوە هەمووی منداری زۆر بەتایبەت لە جەژنان لە زۆر شتی بە جژنان ئەمەش بە منداری بە دەماچەی موری بەنایەک دەکەتین گەورەبی ئەو دەبی شتێکی لەبیر ناچێتەوە دەستان خۆش بێ